بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست داڵقەیەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە فراوانبوونی خۆپیشاندانەکانی پارێزگای بەسترا دەکەین لە باشووری عێراق بە میوانداری بەڕێز محمود ڕەزامین ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. خۆپیشاندانەکانی پارێزگای بەسڕا کاردانەوەی بەرفراوان بەدوای خۆی دادەهێنێت و موقتەدا سەدریش پەیامێکی هەڕەشە ئامێز ئاڕاستەی هێزە ئەمنیەکانی ئەو پارێزگایە دەکات. خۆپیشاندانەکانی بەسڕا دژی نەبوونی ئاوی پاک و کارەبا و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری دووبارە سەریان هەڵدایەوە. خۆپیشاندانەکانیش تونند و تیژیان لێکەوتەوە و خۆپیشاندەرانیش باڵەخانی پارێزگار و شارەوانی بەسڕیان سوتاند. باپی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق لە خۆپیشاندانەکانی ڕۆژی سێشەمەدا 5 هاوڵاتی کوژراون و 68 کەسی دیکەش بریندار بوون کە 14 کەسیان مەدەنین و 27 برینداریش لە هێزە ئەمنیەکانن. هەر لەبارەی تونند و تیژیەکانی بەسڕا ئەنجومەنی دادوەری عێراق ڕایگەیاند لێکۆڵینەوە لە کوشتنی خۆپیشاندەران دەکەن. عەبدوستار بەیرەقدار و تەبێژی ئەنجومەنی دادوەری عێراق ڕایگەیاند لێکۆڵینەوە لە کوشتنی خۆپیشاندەران و پەلاماردانی بارگا حکومەکان دەکەن. لای خۆشیەوە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق پاش ئەوەی شەوی سێشەمە گەشتە بەسڕا بەڕێوەبەری پۆلیسی شارەکەی دوورخستە و فەرمانی کردووە بە لێکۆڵینەوە لە کوشتنی خۆپیشاندەرانی بەسڕا. لای خۆشیەوە عەمەر حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمەی نیشتیمانی لە بەیاننامەیەکدا داوای لێکۆڵینەوەی بەپەلەیی لە ڕووداوەکانی بەسڕە کرد. لە لایەکی ترەوە موقتەدا سەدر و مەرجەعی باڵای شیعەکان و نوێنەری نێتەوە یەکگرتووەکان قسەیان لەبارەی خۆپیشاندانەکانی پارێزگای بەسڕەوە کرد. موقتەدا سەدر ڕێبەری باڵای ڕەوتی سەدر لە هەژماری خۆی لە تویتەر ڕایگەیاند خەم دای دەگرێت کە نەهامەتیەکانی بەسڕە دەبینێت بۆیە دەبێت هەموو هەوڵەکانیان بۆ هەڵگرتنی بەسڕە لە تەوقی گەندەڵی یەک بخەن. سەدر وتیشی ئیتر ئارامگریمان تاقی مەکەنەوە. مەرجەعیەتی باڵای شیعەکان داوای بە پەلە چارەسەرکردنی کێشەکانی بەسڕە دەکات. عەبدولمەهدی کەربەلایی نوێنەری عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان ڕایگەیاند داوای دامینکردنی ئاوی خواردنەوە بۆ خەڵکی بەسڕە دەکەن. هاوکات نێردەی نەتەوە یەکگرتووەکانیش نیگەرانی قۆڵی خۆی لە ڕووداوەکانی بەسڕا دەربڕی. یان کۆبیش نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق لە بەیاننامەیەکدا ئاماژە بۆ دەکات پێویستە دەسەڵاتدارانی عێراق خۆیان بەدوور بگرن لە بەکارهێنانی هێزی ڕادەبەدەر لە خۆپیشاندانەکان و ڕێز لە خەڵکی بەسڕە و مافەکانی مرۆڤ بگرن. یان کۆبیش هانی حکوومەتی عێراق دەدات ئەو پەڕی توانای خۆی بخاتە گەڕ بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانی خۆپیشاندەران. دەست پێکردنەوەی خۆپیشاندانەکانی بەسڕا بۆ جێبەجێکردنی داواکاریەکان کە خۆی دەبینێتەوە لە دابینکردنی ئاوی پاک بۆ خواردنەوە و کارەبا و هەلی کار لە کاتێکدایە لە ناوەڕاستی مانگی تەمووزی ئەمساڵ بۆ هەمان مەبەست خۆپیشاندانیان ئەنجامدا. حکوومەتی عێراقیش بەڵێنیدا داواکاریەکانیان جێبەجێ بکات بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون. جارێک تێ سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محمود بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. چۆن لە سەرهەڵدانەوەی خۆپیشاندانەکانی بەسڕە دەڕوانن دوای ماوەیەک لە سزبوون دووبارە خۆپیشاندانە بە شێوەیەکی بەرفراوان سەری هەڵداوەتەوە؟ سەرەتا تەبعاً داواکاریەکانی خەڵکی بەسڕ هەموو داواکاری ڕەوا و حەقن. ئەم داواکاریانە تەبعاً دەستی بێگانەشی تێکەوتووە لە ڕاستیە بەهۆی ململانەکانی بینی خەلیج و ئێران و ئەمریکا و ئێران و ئەوانە دەستی دەرەشی تێکەوتووە. بەشی هەرە زۆری ئەوانەی کە خۆپیشاندانەکەن ینی بە نێتێکی پاکەوە ئەچن بۆ خۆپیشاندان بۆ سەرداوای ڕەوای خۆیان لەوانە خەڵکی من دەستیان تێەکەیە بۆ نانەوەی پشێوی بۆ ئەوەی تون و تیژی لێ بکەوێتەوە خوێن بڕەشەوەکەوە وردەوە دەگەیشتە ئەو قۆناغە. لەگەڵ ئەوەشە دوێنێ گەنجەکانی بەسڕە لە ڕاستیا کە ئەمە بوو ئالێتێکی زۆری جێش و پۆلیس لە سەرشەقامەکان بوو بەجێیان هێشت بۆ ئەوەی نەسووتێنرێ گەنجەکانی بەسڕە ڕۆشتن دەوری ئالێتەکانیان گر شەویش حرەساتیان گر بۆ ئەوەی خەڵکی مدەست نەسووتێنێ و هینەکە وەزعەکە خراپ تێک نەچێ. بەسرا لە ڕاستیە بە قانون گوایە هینە پایتەختی ئابووری عێراقە
بە شێوەیەکی ڕسمی لەلایەن پەرلەمانی بەڵێ بۆ بە قانون ئابووری عێراق بەڵێ بە قانون بەڵێ بە قانون پایتەختی ئابووری عێراقا و ئابێ ئیتر ئێتیمامێکی زۆری پێبوویرێ بەڵام بەسرا وەکو کەرکووکی لای خۆمان چۆن کەرکوو ساڵانێکی زۆرە باجی نەوتەکەی ئەیە وەکو مریشە کێلکەکەی بۆ هینەکە بێ بۆ خواپیاوەکان و ڕخنەکەشی بۆ خەڵکی فەقیر و هەژار ئەی بەسرا عینەن دەردی تووشی عینەن دەردی کەرکوو بووە لە ڕاستیە ئێستا ینی بەسرا نەوتی بەسرا هەموو خەڵکی عێراق ئەژێنێ بەڵام بەسرا ئەوەیە کە هەتاوەکو ئێستا ئێمە 2 ساڵ لەمەوە پێش 4-5 پەرلەمانتاری گۆڕان نەڕۆشتین بۆ سەردان لەسەر داوای چەند پەرلەمانتارێکی هاوڕێمان بەسراویەکان ڕۆشتین چەند شەو ڕۆژێک لەوێ بوون 4 شەو و 3 ڕۆژ لەوێ بووین وەزعی بەسرا لە ڕاستیە یعنی زۆر مەئساویە زێرابی ڕئیسی شارەکە بەسەرکراوەیی تاش ئەوەش تازە کراوە ینی وتیان ئەمە ماوەی چەند ساڵێ لەمەوە پێش ئەمەی بۆ کراوە ژنا هەر این بوو هەر بۆ خۆی بەناو ئەو هینە ئەڕۆژانی بەناوە ڕاستی شارەکە ئەڕۆژ تەنیا هینێکیان بۆ کردوانی جۆگەلەیەکیان بۆ کردۆ بۆ ئەوەی ئاوەکە زۆر دزە نەکا بەملاو بڵێ بەسەری بەتاڵ زێرابی ڕئیسی بەناو ناوەڕاستی شارەکە ئەڕۆژ بەسرا تەمەنی 1000 ساڵ زیاترە بەسرا یەکێکە لە شارە ناودارەکانی دنیا بەسرا جێگەی ڕۆشنبیری و سەقافەتێکی زۆر قوڵی عێراقیەکانە وەکووتم ئێستش پایتەختی ئابووری عێراقا بەڵام بەدەست هینەوە بەدەست بێ پلانی و بەدەست فەسادی زۆرەوە هەم فەسادی حکوومەتی مەحەلی و هەم فەسادی حکوومەتی ئیتیحادی لە ڕاستیە ناڵێنێ ئاوی نییە طبعا نەبوونی ئاوی خواردنەوە سەرۆکەین گرنگترینە و داواکارینە چین کە ئێستا خەڵکی بەسڕا خۆپیشاندانی بۆ کردووە گرنگترین داواکاریەکان چین؟ کارەبا و هەمووی خزمەت گوزاریە ینی هەتاوەکو ئێستا داواکاری سیاسی بەرز نەکراوەتەوە لە ڕاستیە داواکاریەکان داواکاری کۆمەڵایەتین داوای خزمەت گوزاریەکەن ئای خواردنەوەیان نییە کارەبا بەشی ئەوە ناکات لە هاوینی گەرمە خۆیانی پێکەنەوە لە زستانە سوودی لێ وەرگرم بۆ گەرمکردنەوە کە وەسیلەکانی کە کەمن و خزمەتی خستەخانەکان و ئەوانە بەهۆی خراپی پیسبوونی ژینگەی بەسرەوە سەرەتان بە شێوەیەشی زۆر بەرفراوان لە بەسرە پەرەیسەنەوە چکە ژینگە بە تەواوی پیسووە بەهۆی ئەوەی بێرێکی زۆری نەوت هەیە بەبێ ئەوەی بایەخ بەهێنرابێ بایەخ بە پاکردنەوە ژینگەی رابێ لەبەرەوەی هەموو ژینگەهین بووە زەراعەت نەماوە لەبەرەوەی ئاوی سوێری بە شەتل عەرەب هاتووەتە سەر هاتوۆتە گەیشتۆتە ناو بەسرە هینەکانی ئێمە ئەمانەمان بینی کە باخەکانی باخی خورما وشک بووە لەبەرەوەی ئاوی سوێر هینەکە زەراعەت وردە وشکە بێ گوندەکانی دەوروبەریان ئاوەکە ئاویان لێ ئەبڕێ و ناچارە بنبێنە ناو شارەکان و قورساییەکی زیاتر دروستکەن لەسەر ئەو خزمەت گوزاریان لە ناو شارە هەیە ینی لە ڕاستیە بۆ بە هینیانی بۆ بە قەبرسان ینی لەبەرەوە بە هەموو حەقێکیان هەیە بەسرایەکان کە خۆپیشاندان بکەن و ئەمانەی کە عەبادی دوێنێ شەو ڕۆشتۆ بۆ ئەوەیە کۆمەڵێ بڕیاری دەرکردووە بێدارم بەڕاست ینی جێبەجێ بکە بێجگەلەوەی کە سزای بڕیاریاوە سزای ئەوانە باکە دەستیان لە خۆپیشاندەران کردوێتەوە هینی کردووە فەرمانی داوە هەرچەند تەبعانەمانە دەسەڵاتی ئەو نین لە ڕاستیە چکە ئەو حکوومەتی کاربڕێکەرە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم بڕیارانە دەسەڵاتی عەبادیستە ناتوانێت بڕیار دەکات حکوومەتێکی کاربڕێکەر حکوومەتی کاربڕێکەر بۆی نییە بڕیاری گەورە بە ئەو بڕیاری زۆر گەورەیەوە لەگەڵ ئەوەشە کە ناقانونیە من هیوادارم جێبەجێ بکرێت چکە خەڵکی بەسرە لە ڕاستیە مستەحەقن وەکوتم داهاتی بەسرە هەموو خەڵکی عێراق ژێنێ بە کوردستانیشەوە و بودجەی ئێمە تاوەکو 2004 بۆمانە لە نوتی بەسرە بەڵام هۆکاری پەرایسخستنی ئەم شارە چیە بۆچی شارێک کە بەڕێزووتت بە پێی یاسا پایتەختی عێراقە و باز لەوەرکی کە لە سەدانەوە تۆشتی نێوتی عێراق لە بەسرەوە هەناردە دەکرێت لەسەروی لە سەدانەوەت هۆکاری چی ئەو پەراوێز خستنانی دەگرێتەوە بۆچی بۆ هینە لەبەر ئەوەی ئەمانەیەم حکومڕانە تازانەی هاتوون ئێمە خۆمان تەجروبەی کوردستانمان هەیە لەوێش ئەی نەشتە مانەیەکە لە کوردستان لە شاخەوە دابەزیون نە ئیرادەی سیاسیان نە تەجروبەی ئیدارەیان هەیە و نە ئیرادەی سیاسیان خزمەتکردنە خۆ دەوڵەمەندکردنە لەبەرەوە حاڵەکە لەوێش واهەیە ئەوانەشی کە
حکووماتی محل حکووماتی محلیە یان دیسانەوە ئاینەشرەوە چەند محافظ گراون بە محکەمە و هەنێشیان ڕایان کردووە و چەند ئەندامی ئەنجومەنی پارێزگا کە دەستیان هەبوو لە گەندەڵی گەورەیە کەشبوون و راون بە محکەمە لە جاتی ئەوی من شتێکم لەم ڕۆژانە لە گروپی پەرلەمانتارەکانە خوێنەوە کە گوایە کەسێکی شارەزا دکتۆرای هەیە ئەو نووسیوەتی لە گروپەکە خوێنمە من نازانم تا چەند ڕاستە 2011 کە ئەمریکایەکان کشانەوە هینێکیان سەربازگایشیان هەبووە لە سنووری بەسرا ئەوان کەشفیان کردووە کە ئاوی ژێرزەوی ئەو منطقەیە کە ئەوان وەختی خۆی ئەمریکا پێشەوەی بێنە عێراق لە ڕێگەی مانگی دەستکردەوە کەشفیان کردویان ئەمە کەشفەکری ئێستا ئاو لەکوێ هەیە نەود لەکوێ هەیە غاز لەکوێ هەیە توانی لە ڕێگەی مانگی دەستکردەوە ئەو شتانە کەشفکەیەوە بەو تەریقە عیلمیەوان کەشفیان کردووە کە ئەوێشی زۆری ژێرزەوی تیاوە چوون لەوێ 3-4 بیریان هەڵکەنەوە وەختی خۆی کە هاتوون داوایان کردووە لە هینە لە بوتوانێ ئێمە ئەکشێنەوە ئەمە بەشی 50 ساڵ دابینکردنی ئاوی شیرینی بەسرا توانای دابینکردنی ئاوی شیرینی بەسڕی هەیە بۆ 50 ساڵ ئەم شوێنەی کە ئێمە لین با حکوومەتی محەلی هین بێ پێشەوەی ئێمە بڕۆین بێن ئالەتەکان و بیرەکانیان تەسلیم بکەین و معلوماتیشیان بینەکە ئەمە لێرە ئەتوانن ئەم ئیسtismاری بکەن گوایە ئەو دکتۆرەی کە شتەکەی بڵاو کردوەوەڵێ من خۆم ڕەبط بووم لە بینی ئەنجومەنی پارێزگای بەسرە و ئەمریکیەکانە کە ڕۆشون ئەو زانیاریانەی بردو بۆ ئەو داوایان لێکردو ئەمریکەکان ببینن پێیان و تۆ سەری خۆت بۆ ئێشێنی ئەمە هیچی تیان نیە پارێتیان ینی هین پرۆژەیەک نییە پارێتیا بێت لەبەر ئەوە وازی لێوێنە باشە و ئەوانی چوون ئەڵێ ئەمریکەکان بینی بەبێ ئەوەی هیچ سوودێک بگەێنێ بڕویان نەکرد وتیان ئێمە خۆمان باشتر ئەزانین کە ئەم زانیاریانەی ئەمریکەکان ڕاست نیە ینی مەبەستم ئەوەیە ئەوانەشی کەیەن لە ڕاستیە بە نێتی هەتاوەکو ئێستا عەقڵی عێراقیەکان ئەوانە نوخبەی سیاسی هەروایە بۆ خۆ دەوڵەمەندکردنە بۆ ئەوە نییە کە بێن ئیدارەی دەوڵەت بکەن بناغەکانی دەوڵەتێکی ڕێزدار و مستەدام دابنێن ئەوانەی کەیان بە نێتی خۆ دەوڵەمەندکردنیان لەبەر ئەوە ئیتر گەندەڵیش تەنیوێتەوە قەزا لاوازە پۆلیس لاوازە سیاسیە گەندەڵەکان بەهێزن میلیشیان هەیە و نفوزیان هەیە و بەچ بە ئارەزی خۆیان سامانی نیشتیمانی بەکارهێنن. بەڵێ ئێوە لە خوری پێشتر سەدانی بەسڕەتان کرد بەسەر هەر خۆی سەرچاوی ئاوی شیرینی نییە بۆچی ئاوی سوێر بۆ خەڵک بەکارێت چکە سە بازەوتەکەی بۆی کولێرەش بڵاو بۆتەوە سەرچاوی ئاوینی یاخود بۆچی ئاوی سوێر بۆ بەسڕە بەکار لەبەر ئەوەی لە ڕاستیا بەسرە تۆ ئەگەر بچیتەوە سە ساڵەکانی ڕابردوو ئاوی دجلە و فرات ئەوە زۆر بووە لە حساب نەهاتووە ئاوی دجلە و فرات بەردەوام بە درێژایی هەزاران ساڵ ڕۆشتون و بەسرە و هەموو لە زاخۆ هەتاوەکو بەسرە ئاویان ناوە بەڵام لەم ساڵانەی دوایە بەهۆی سیاسەتی ئاوی تورکیا بەهۆی سیاسەتی ئاوی ئێرانەوە ڕادەی ئاوی دیجلە و فرات زۆر کەمی کردووە دابەزیوە ئێستا دیجلە و فرات جاران لە شەط العەرەب لە یەکیانەوە شەط العەرەبیان زۆر ئێستا ناگەنە شەط العەرەب ئاوی پیسێت بۆ شەط العەرەب کارون ساڵانێکی زۆر لەمەوە پێش ئێرانیەکان ڕووباری کارون کە مباشەرەتەن ئەڕژێتە شەط العەرەبەوە ئاهاتە ناو شەط العەرەبەوە ئێرانیەکان ڕووباری کارون کە ڕووبارێکی زۆر گەورەی ئێرانیە دێتە ناو خاچی عێراق ڕووبارێکی دەولیە بۆی نییە ئەمە بکا بەس کردوێتی لەبەرەوەی قینی قۆستۆتەوە بەڵێ لە شەط العەرەب لە ناو هینا دروستە بێت لە ناو بەسرا دروستە بێت ئەو ئەڕژێتە شەط العەرەبەوە ئەڕژێتە هۆری نەشەط العەرەب پێم وایە ئەڕژێتە هۆری حوێزە هۆری حوێزێژ نزیکە لێەوە لە بەسەوە ئەم ڕووبارە ئێستا ئێرانیەکان ئاوەشی پاکەکەیان گواستۆتەوە بە درێژایی 1000 کیلۆمەتر بردوانەتەوە بۆ ناو قوڵایی خاکی خۆیان ئەوەی کەیەت بۆیین پیساییەکان ینی پێوتری ئاوی قورس پاشماوەی زێرابەکان و پاشماوەی کیمیاوی زەراعە و پاشماوەی ئەوەی کە ماوەی زەراعی بەکارە جوتیار ئاویە ئەو کیمیاوی زەراعە لەگەڵ خۆیان ئەڕژێنێتەوە ناوی و پاشماوەی معمەلەکان کە هەمویان ئاوی پیسن یعنی ئاو نین لە ڕاستیا پیسایی نیەن بۆین وای کردووە کە هەم ڕادەی هین دابەزیوە کەمیەی ئاو کە خۆی دابەزیوە هینەکەی قەبارەکەی دابەزیوە کە قەبارەشدا ئەبەزیوە تۆش پیسایی بۆ ئەنێری ڕادەی پیسایی لە ناو ئاوەکە
زیان دەکەوت بە کەڵکی خواردن نایە ئیتر نەکە بە کەڵکی خواردنەوە نایە پێشتر لە خوری پێش ژیانی ئاویشە کوژێ وەکو ماسی و ڕۆبیان وەشتانە پێشتر بەردەواسچوونتان کرد لە خوری پێش و هەر پرۆژەی ئاوی خواردنەوەی تەنایان سود لە دیزلە و فوراد وەردەگری بۆنەوە بۆ ئاوی خواردنەوە بۆ خەڵکی بەسرە خەڵکی بەسرا زاڕیان ساڵە ینی بەسرە خۆی تەمەنی 1000 ساڵ زیاترە 1000 ساڵە لەسەر ئاوی دیژلە و فرات ئاوی شیرینە ئاوی دیژلە و ئاوی فرات ئاوی شیرینن ئەڕژێن لە ناو شەط العەرەبەوە شەط العەرەب لە ناو بەسرایە و لە شەط العەرەب هینە بەسێ دیژلە و فرات و هینە بەسێ بەیەکەوە کەندای فارسە بەسێ بەیەکەوە ئەوان هەزاران ساڵە بۆ ئاوە ئەژین ئاوی شیرین و مشکیلیان نییە بەس ئێستا ئاوەکە پیس بووە ئاوەکە کەمی کردووە ینی کاریگەریکەوەندە زۆرە کە نەتوان بەکاری ئەی طبعاً ئاوەکە ئینی کردووە لە کاتی لەبەر ئەوەی کە ئاوەکە کەمەکە و پیسایەکەش زیادەکە ڕادەی سوێریش زیادەکە چکە ئاوی کەندایی فارس سوێرە لەبەر ئەوەی ئەم کەمە ئەو شەپۆلە بەردەوام لە بە درێژایی ساڵ هین دەریاکان شەپۆ لەدەن مەد و جەزری پێوترێ شەپۆ لەدا و ئەکشێتەوە شەپۆل ئەو شەپۆلانەی کە یەت هەموو ئاوە سوێرەکە هێنێتەوە بۆ ناو شەط العەرەب هینیش زەراعەی بەسریەکانی لەسەر شەط العەرەب و ئاوی خواردنەوەیان لەسەر شەط العەرەب و ئاوی کارونکەیە دیسانەوە بە سوێریەتەوە و بە پیسیەتەوە ئەڕژێتەوە ناو شەط العەرەب و هینی دیژلە و فرات ئەوە نەکەمیان کردووی ئێستا دوو ڕووبارەکە ناگەنەوە یەک لە یەک بەنیانی ئاوی هەردووچیان ناگاتەوە ئەوەی کە ینی کە ببنەوە بە یەک و بچنە ناو شەط العەرەب ئەمانە هەمووی هۆن بۆ ئەوەی کە ڕادەی پیسی ئاو زیاد بکە و ڕادەی سوێری ئاو زیاد ژیان بکوژێن تەرخەمی شە بووە ینی بۆ نمونە بۆچی هەر دەوڵەمەندێ بە ئاوی ژێرزەوی نەتوانراوە لە ماوەی ئەو چەند ساڵە بۆ نمونە و شارەکەەوە دۆڵەمەندە بۆ نمونە پرۆژەی ئاوی خواردنەوەی بۆ بکرێ لانی کەم عێراق لە دروستبوونیەوە بەدەست ئەم مشکلانەوە ئەناڵێنێت تۆ ئەگەر بڵێت لە 1970ەوە نەوت لە عێراقا ئەنتاجەکرێ ئەو غازەی کە ئەڕوا ئەوە هەموو سەرەتی قەومیە ئەڕوا سووتێ ئەوانەی کەرکوو خۆمانەی بینین بیرەکانی ئێستا غاز ئەوەی کە ئێمە تەنیا ئیسیسمار کراوێ کۆرمۆرە لە ڕێگەی دانەغازەوە ئیسیسماری غازی کۆرمۆر کراوە باقی نەکەی بەخۆر غازی سروشتی بەغازی ئێستا خەریکن لە سەردەمی عادل عەبدولمەهدیەوە کەوتونەتە هینکردن ئیسیسمارکردنی ئەو غازەی کە ئەسووتێ و بە خۆڕای ئەڕا سامانی نیشتیمانی ئەسووتێ پارەیە دۆلارە وەکو ئەوە وایە تۆ 12 مانگە هەموو سانەیەک دۆلار بسووتێنی بێژگەلەوەی کە ژینگەشت بۆ پیسەکە کە ئەسووتێ ئەمانەیان نەکردووە لە سەردەمی ڕژێمەکانی پێشوە لە سەردەمی مەلیکیا لە سەردەمی جمهوریا لە سەردەمی بەعسیەکان ئەوە هەموو ئیمکانیەتە هەبوو جوان بەمە نەداوە لەبەر ئەوی پارەیەکی زۆری نەوتە بۆ بە تایبەتی لە دوای لە هەفتاکان و هاتنە بۆ جاری دوم بەعسیەکان هاتن سەر حکوم نەوتیان هین کرد نەوتیان تەئمیم کرد لە شەریکاتی ئەژنەبیان سەنەوە و نەوت بە یەک جار بازیە لە دوای ئەوەی کە نەوت تەئمیم بوو حەبی ئۆکتۆبەریش ڕوویە عەرەب هینە نەوتی وەکو چەک بەکارهێنا لە دژی غەرب لە یەک لەحزەیە نەوت تەقریبەن دەقات سیعری بەرز بووە ئیترەمە پارەیەکی زۆر لە دەستی ئەو کاتە ڕژێمی بەعسا کۆبووە لە جاتی ئەوەی بچێ ئیسیسماری کە لە بژانەوەی سەناعە و زەراعە و دروستکردنی فرسەتی کارە بەکاری هێنانەوەکو اقتصادی ڕێعی بەکاری هێنا بۆ ئەوەی بۆ خۆی پێدەوڵەنەوەی ئێستا حیزبەکانی لای خۆمان و حیزبەکانی ئێوەش ئەیکەن داهاتێکی نەوتی زۆریان لە بەردەسایە لە جیاتیرەوە بچن ئیسیسماری کەن زەراعە بوژێنەوە فرسەی هەلی کار بۆ جوتیار بڕەخسێنن لە جیاتیەوە بچن سەناعە بوژێنەوە هەلی کار بۆ کرێکار بدۆزنەوە خۆیانی پێدەوڵەمەکەن و بڕێلەوە ویژدانی پێکردن لە ڕێگەی ئێوە ویژدانەکردن دەنگ تەزویرەکەن دەستگای سەرکوتکەر دروستەکەن خەڵکە تۆقێنن بە پارە و بەو چەکەی کە لە پارەوە دەستیانەکە باشە لەبەر ئەوە ئەمانەی ئێمە وەکو ئەوانەی وانیانی ئێمە ئێستا خەڵکی کوردستان لەگەڵ ئەمانە ژیاوە بزانێت کە بەسڵیەکانیش لەگەڵ ئەو حکوومەتی محلی حکوومەتی اتحادیە بەس وەکو لایانی سیاسی چلایەنێکی سیاسی بۆ نمونە لە بەسڕە دەنگی زۆرە عبادی پێگەی چۆنە بۆ خزمەتی بەسڕی نەکردووە گەر پێگەیەکی باشی لە بەسڕایە لە ڕووی ژمارەی دەنگ دەرانەوە یاخود چلایەنێک تێدا زاڵە بۆ نمونە لە ڕووی بەرەوبرنی حکوومەتی خۆجێژر لە بەسڕە هەتا ئێستا بە مەزبوطی نازانم لە ئەو پرسیارە لە ڕاستیە لە بەسرە کامیان زاڵن بەڵام
ئەوەی کە بزانم بەداوە و مەجلیسی ئەعلا لەوێەوە لەم دوایان ناشە لەم هەڵبژارنە پێم وایە بەڕادەی لە یەک نزیک سائیرون و داوە و حکمەوانە لەوێ دەنگیان هێناوە. محافظی پێشوو هین بوو لە مەجلیسی ئەعلا بوو، ئەوەی کە ماجد ئەنساری ئەوەی کە تاوانبار کرا بەوەی کە دزی کردو و ڕای کرد هەڵات ڕۆشت. بەڵ بەس پێشتیش داواکارێک کە بوو بۆی کە بەسڕە بکرێتە هەرێمێکی سربەخۆ، یعنی ئەم داواکاریش لە چوارچێوی فرامۆشکردنی بەسڕە بوو کە لەلایەن دەسەڵاتدارانی عێراق فرامۆش کراوە. بۆچی و داواکاریە نەما لە ئێستادا؟ ئەو داواکاریە بۆچی نەما؟ لە ڕاستیە وایل عەبدوڵلەتیف یەکێکە لەوانەی کە خاوەنی ئەو پرۆژێ بووە. وایل عەبدوڵلەتیف لە سەردەمی لە دوای ڕوخانی ڕژێمەوە هینە، ینی کابرایەکی چالاک بوو لە مەجلیسی حکوما بووە و ئیتر ئەو قازی بووە، ئەو هەوڵێکی زۆری یا کە هین ببێ بەسڕە ببێ بەهین، هەوڵی یا ژمارەی پێویستی دەست نەکەوت ئیمزا، بەڵام لە جاری دووەمە ژمارەی پێویست دەستکەوت. من تقریبەن ساڵێک لەمەوە پێش لە 2-3 ڕۆژ بەیەکەوە بووین لە مؤتەمەرێکی دەولیە کە کەنەدیەکان کردبوویان بۆ لەگەڵ لیژنەکەی ئێمە لیژنەی هەرێمەکان و لیژنەی ئەقالیم و محافظات غێر منتظمە فی ئەقلیم لە بەغا کرا، ناوی مؤتەمەری دەولی بوو مەعهەدی حوکەمەی کەنەدی کردبووی. 2 ڕۆژ بەیەکەوە بووین، 2 ڕۆژی خایان لەگەڵ. جارێک لێم پرسی وتم هینتان گەیان دەکوێ؟ هەرێمی بەسڕەتان گەیان دەکوێ؟ وتی وازمان لێهێنا. وتم بۆچی وازتان لێهێنا؟ وتی جاران ئێمە هەرێمی کوردستانمان لە بەرچاو وەکو نمونە، بەڵام لە دوایە تێگەیشین لە ڕاستیە هەرێمی کوردستانی ژمونەیەکی ئەوە نەجوانی ئێمەش ئیتر ئەوە بوو بە سەبەبی ئەوەی وردە لێ بێدەنگ ببین. ینی خۆی ئەوە قسەی دووقۆڵی بینی من و وایل عەبدوڵلەتیفە لە لێم پرسیوتم بۆچی وازتان لێهێناوە؟ من بەش بە حاڵی خۆم پێم ینی قەنەعەتی سیاسی وایە ئەبێ هەرێمی کە دروست ببێ لە عێراقا، نابێتەوە دەستورەکەت فیدراڵیە بە تەنیا یەک هەرێمی فیدراڵی هەبێ، هەرێمێکی فیدراڵی ناکاتە هینا، لەبەر ئەوە نوقسانە. طبعا ئێمە زۆرمان نوقسانە لەناو ئەوەی کە هینێن، چکەم لە هینیشە، لە سوڵتەی تەشریعیشە، لە سوڵتەی قانوندانانیشە ئێمە مەجلیسی ئیتیحادیمان تاوەکو ئێستا نوقسانە، ینی ئەبێت 2 ژووری هەبێ، ژوورێکیان پەرلەمانە ئێستا و ژوورێکیان ئەنجومەنی هینە ئیتیحادیە کە ئەبێ هەبێ. ئێمە ئەوەمان نییە، هەرێمەکانمان نییە، لەبەر ئەوە ئێمە ینی یەقاچە ئەم هینە ئەم نظامە سیاسی لە عێراقا هەیە، هینەکەی فیدراڵیەکەی فیدراڵی نیە لە ڕاستیە. ئێمە بە حسابی فیدراڵی لە هەرێمە ئیشەکەی پارێزگاکانی جێر دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیش لەسەر ئەساسی لا مەرکەزی ئیشەکەن، تاوەکو ئێستا فیدراڵیان نیە. بەڵێ بەسوارد بە پترۆدۆلار کە بەسرا ناوچەیەکی دۆڵەمەندە بە سامانی نەوت، ئەوەندەی کێواگەدار بن هیچ بۆی سەرف کراوە؟ نەخێر بۆی سەرف نەکراوە. تازە ئەم لەم سەفەرەیە عەبادی وعدی داوە ئەگەر بیباتە سەر ئەڵێ لە ساڵ 5 داهاتی نەوت ئەیرێ بە بەسڕە و حسابێکی تایبەتی ئەکرێتەوە کە ئەو لە ساڵ 5 ڕۆژانە ئەچێتە سەر ئەو حسابە. بەسرە حەقی خۆیەتی. طبعا ئێمە لە قانونی ژمارە 21 و هەموارەکانیان، قانونی ژماریە کە بۆ محافظاتی غیر منتظمە فی ئەقلیمە، قانونێکی زۆر نایابە لە ڕاستیە. حەقی داوە بە ئەوەی کە داهاتی نەوت ئەبێ لە لە هەر بەرمیلێک نەوت، نەک لە ساڵ 5 لە هەر بەرمیلێک نەوت ئەو قانونە داوێتی لە 2008ەوە ئەبێ لە هەر بەرمیلێک نەوجا هی بەسرە، کەرکووک، زیقار، ئەو شوێنانەی کە هینیان لێیە نەوتیان لێیە زۆرن، هەر بە تەنیا کەرکووک و بەسرە نییە، 4-5 محافظەی عێراق نەوتیان هەیە. ئەمانە ئەبێ ڕۆژانە لە هەر بەرمیلێک نەوت $5 پترۆدۆلار بگرێ بە ئەو شارانە. ئەگەر ئەمە بکرایە، بەڵێم یاسا لە 2008 نەخی ئەم هینەی هەنێک لە مادەکانی جێبەجێ کراوە. مشکلە لە وایە قانون لە عێراق و لە کوردستانە بە ئینتیقایی جێبەجێ ئەکرێ. ئەوەی کە ینی دەسەڵاتداری حاکم
بە زەرەری ئەزانێ بۆ خۆی لە قانونەکە مەسەلەن 10 مادەیە 4 مادەی بە زەرەر ئەزانێ ئەچێ شەشەکەی کە بە زەرەری نازانێت جێبەجێیەکە 4ەکەی کە بۆ خۆی بە زەرەرێ بینێ جێبەجێی ناکا نابێ بێ قانون سەروەری هەبێ قانون سالاری لە عێراقا نییە وەکو چۆن لە کوردستانیشانیە ئەگەر ئەمانە چاک نەبن ئەو 5 لە هەموو بەرمیلێک نەوت $5 بێ ئێستا کەرکوو بوو بە ئەگەر تەبعا گەندەڵیتیان نەکرێتکەوە کەرکوو لەو ساڵانەی ئەخیرە بە حساب هەرێم پارەی پترۆدۆلاری کەرکووکی یاوە پارەکە دیار نییە هەتا حیزبەکەی خۆشی محافظی پێشووی کەرکوو تۆمەتبارەکە کە پارەی پترۆدۆلاری بڕۆ کەسیش قانونیش نییە لێ پرسێ لە هەولێر دانیشتۆ و کەس ناتوانێت بچێت لێ پرسێتەوە پارێکی لە هاتووە لەبەر ئەوە فساد ئەم فسادە وای کردووە کە خەدەمات نەمێنێ و خەڵک ناومێت ببێ و خەڵک هەموو داواکاریەکانی خەڵک داواکاری ڕەوان بەڵام ئەم دەسەڵاتە بەم دەسەڵاتە جێبەجێ ناکرێ چونکە ئەم دەسەڵاتە ئەگەر جورئەت نەکا لە سەری فەساد بە قەت ناتوانێت خۆی باش بکات. باشە بەس سەبارەت بە داواکاریەکانی بەسرە لە مانگی حەوت کاتێک کە خۆپیشاندان بەڕێوەچوو مانگی حەوتیەم ساڵ عباتی ڕایگەن کە 3 تریلیۆن دینار و 500 میلیارد دیناریان تەرخان کردووە بۆ بەسرە. بەڵام ئەمڕۆ پەرلەمانتارێکی خوری پێش و بازۆ کە تاکوێستی هیچ بەرە پارەیەک بۆ بەسرە جێبەجێ نەکراوە هۆکاری جێبەجێنێکی داواکاریەکان چییە حکوومەت توانایی نیە خود نایە بۆ نونە داواکاری بەسرە جێبەجێ بکات وەکو وتم یەکێک لە ئیشکالەکان ئەوەیە عەبادی وعدی گەورە ئەدا کە لە دەسەڵاتیان نییە عەبادی ڕئیس وزەرایەکی نییە یعنی دەستکراوە نییە کاران نییە بە حکومی قانون و دەستور لە قۆناغی گواستنەوەیە ئەو بڕیارە گەورانەی ئەیە ڕەنگە لە ئەیە بۆ ئەوەی تۆزێک تووڕێی خەڵک بنیشێنێتەوە بەس دوایی کە یێتەوە ماڵە بیرەکاتەوە ئەمە ڕەنگە لە سبەی ڕۆژات تووشی مساعلەی قانونی ببێ لەبەر ئەوە لە بینی ئەم هینات زەختی جەماوەری و ترس لە پاشە ڕۆژی خۆی هینەکە ینی دەستی ئەکا من پێم وانە وعدانی ئەیە بۆی بتوانێت بیانیان سەر کە بەسرە مستحقە ئەو وعدانەی عەبادی یاوێتی جێبەجێیان ئەگەر ئەو خۆپیشاندنە بەردەوام توان فشار دروستکەن بۆ نمون لەسەر دامەزراوە نەوتیەکان لەسەر ئەو دەواازە سنووریانەی کە لە بەسرا لەگەڵ کوێت و وڵاتانی تر هەیە بەڵام ناوبڕێکمان هەیە دوێ ناوبڕەکە دەگەرن وڵای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد پێش ناوڕەکە باسم بەوک دەگەر ئەم خۆپیشاندانانە بەرداوام بن پێدوایە کاریگەریان دەبێت لە سەر دەسەڵاتداران ئێرە یاخود کاریگەرانەوە سەر دامەزراوە نەوتیەکان لەسەر و دەربازە سنووریانەی کە بەسەرا هەیەی لەگەڵ وڵاتانی تر تاوان زۆر خەتەرە
چکە لەبەر ئەوەی عێراق لە ڕێگەی ئاوە تەنیا لە بەسرەوە بەسراوەتەوە بەدنیاوە و هەرچی دامەزراوەی نەوتی هەیە کە عێراقی پێژی هەمووی لە بەسرایە یعنی ئەگەر بگاتە ڕادەی ئەوەی پەلاماری ئەو شوێنانە بێری عێراقەکەوێت لەبەر ئەوە ئەبێ بەگوێی بەسڕیەکان بکرێەوە تا زوو فریای بەسراوەکان بکەوی درەنگە و پێویستەکە بەسرا ببوژێنرێتەوە بەسرە حەقی خۆیەتی ینی منطق نییە تۆ ینی بەردەوام تۆ بڵێ من جوتیارم مەجموعەیە مریشکم هەیە بە دەیان ساڵ من هێلکە ئەنتاجەکەم بەڵام نە یەک دانەی بۆ مناڵەکانی خۆمونە پارەی هێلکەکانیش زاڵم هەگێت ئەی با بۆ خۆی ئەمە چۆن قوبوڵەکرێت ناکرێت وای لاتەوە بەسرا باشە بەس تەناو دەواازاوی هێستش کەنەوتی کەرکوب لە تورکیاوە ناڕوات تەنانەوتی عێراق لە بەسرەوە لە ڕێو دەواازاویە طبعاً لە بەسرەوە نەوتی شەڕا و بازرگانی عێراق لە دەرەوە بەشی زۆری لە هینە لە بەندەری فاوە کرێت مەوەسمەوەی کێستە نەوتی کەرکوب لە ڕێی بۆریجان ئاخر خۆ بەندەر تەنیا بۆ نەوت نییە بۆ هێنانی ئازوقە و ناردنە دەرەوەی منتوجاتی کەی خۆتە منتوجاتی عێراقی بە تەنیا نەوتە کە بەشێکی لە بەسرەوە ئەڕوا بەڵام هێنانی خەرچی پێویستیەکانی ژیان هەیە بۆ بەسرە و بەغا و ئەوانە بەشی زۆری لە هینەوەیەت لە بەندەری فاویە لە خەلیجەوەیەت بە ئاوایەت بۆ هین بەس سەبارەت بە کاریگەریەکانی لەسەر هیچ کاریگەرێکی لەسەر پێکەنانی حکوومەت فشار دروستکردن بۆ سەر لایەنەکان هەیە خۆ پیشاندانە بۆنەوەی کە ئێستا لە بەسرە هەیەگەر بەرفراوان بێ لە شارەکانی تریش نەوەڵا خەڵک لە دۆڵێکە و ئەمانەی کە لە حکومان و ئەیانەوە بێنە حکوم لە دۆڵێکی کەن ینی لە ڕاستیە ئێستا شەڕ هەر لەسەر شەڕی پۆستە کێ بێ بە سەرۆکی پەرلەمان لە چ کوتلەیەک بێ و کێ بێ بە سەرۆکی حکوومەت لە چ مکەونێک بێ و کێ بێ بە سەرۆکی کۆمار و شەڕ خۆ دەزانی تۆ میدیاکاری شەڕ لەسەر ئەوەیە لە ڕاستیە ئەم نوخبەیەی کە حکومی کوردستان و عێراقەکەن بە یەک جارەشی دابڕاون لە میلەتەکەیان ینی ئەبێ بە تەپڵی سەریان ئەوشان بێتەوە باشە بەس سەبارەت بە حکوومەتی ئێستا کە بەڕێزوتت کاربەڕە کرد پێ دوایە ناتوانێت هیچ بکات بۆ بەغداد حکوومەتی داهاتوش ڕەنگە ئەم پێشبینیەکان باز دەکەن زۆر بخایەن تاوەکو پێک دێت پێ دوانی بەم زوانە داواکاریەکانی بۆنەوە بەسرە جێبەجێ بکرێت من نازانم بە جێبەجێ ئەەکانیان وەکو وتم بڕیارەکانی عەبادی ناقانونین چکە دەسەڵاتی ئەو بڕیارە گەورانەی نییە بەڵام لەگەڵ ئەوشە هەزاران ناقانونی ئەکرێت دەستور پێشێل ئەکرێت قانون پێشێل ئەکرێ بۆ شتی خراپ با ئەم جارە قانون پێشێل کرێ بۆ شتی باش فریای بەسریەکان کەون بڕۆن ژیانیان ببوژێنەوە ئاویان بۆ هینکەن وعدی داوە بە ئاوی شیرین ئەبێ بگایانی ئێستا من لە ڕووی فەنیەوە هیچ شارەزان نیم بەڵام لەو گروپی نائیبەکانە کە ئیبیسم پاپۆر هەیە ئەتوانی بیکڕی باسی ئەوەکەن کە بە 50 ملیۆن دۆلار پاپۆڕێک ئەهێنی حازرە پاپۆڕەکە ڕێک هەرکە گەیشتە بەسرە لە نەرەگرێ و یەکسەر ئاوی هینی بۆ ئاوی لە ئاوەکە لە شەتڵ عەرە بۆ رەگرێ و بە شیرینی ئەیاتەوە بە ناو شار مثلا 50 ملیۆن دلار و 100 ملیۆن دلار و 200 ملیۆن و 300 ملیۆن دلار بۆ شارێکی وە بەسرە چییە تاوەکو ئاوی شیرینی بۆ دابین بکەیت ملیار دلار هیچ نییە بە ئەو ژێگەکەی پاکەیتەوە چکە بەسرە قوربانی داوە بەسرە ئێستا هەموو خەڵکەکەی بەشێکی زۆری خەڵکەکەی تووشی سەرەتانی سی و ئەوانە ئەبن لەبەرەوەی هەوای پیس هەڵەبژن ئەی خولی نوێی پەرلەمانتارەکان بۆ نمونە و پەرلەمانتارانی لە بەسرە بۆ نمونە با ئەوەندە پەرلەمانتاری نەگەربیانە بتوانن فشار دروستکەن بۆ نمونە ناخۆ پەرلەمانتار چی پەرلەمانتار هەر ئەوە نێ بەیانێک دەرەکای نێک دەرەکە لە نهایە تا سوڵتەی تەنفیزی مەسئولە لەوە پەرلەمان ئیشی کردووە مثلا پەرلەمان قانونی داناوە کە بەسرە ببێ بە هین پایتەختی ئابووری عێراق لە ناو قانونەکاتی هاتی ئەبێت چی و چی و چی ئەوانە بکرێت حکوومەت جێبەجێ ناکە سوڵتەی تەنفیزی مەسئولە لە نەبوونی خەدەمات لە نەبوونی کارەبا لە نەبوونی ئاو لە پیسبوونی ژینگە لە خراپی ڕێگەوبان لە خراپی خەستەخانەکان هەرچی شتێک پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە و پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە
سڵتەی تەنفیزی لێ مەسوولە یعنی حکوومەت لێ مەسوولە لێرەش هەروایە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە هەروایە لە ناو پارێزگاکانیشا کە لەوێ حکوومەتی محەلی هەیە لەوێ محافظ و ئەتەکەی لێ مەسئولن نەک مەجلیسی ئەنجومەنی پارێزگا وەکۆم ئەنجومەنی پارێزگا لێرەمان چکە دائیمەن سڵتەی تەنفیزی مەسئولە لە کەمی خەدەمات لە خراپی وەزع ئەوە بەشی تەشریع بە قانونی ژمارە 21 ساڵی 2008 و تعدیلاتەکانی کە 4 جار تا ئێستا تعدیل کراوە هەمووی بە خزمەتی هاوڵاتی دانراوە بەڵام حکوومەت جێبەجێ ناکە باشە وەکو وتم لە 2008ەوە لە هەر بەرمیلێکنەوە $5 باە بەسڕە و بە کەرکووک و بە ئەوە لە سلێمانی و لە هەولێر و ئەوانش ئەنتاجی نەوتەکرێ بەوە بۆ بۆچی تووشی مشکلات زۆر باش بەڕێز تۆکاری تەقیتێم خۆپیشاندانە چی لێ دەخوێنرێت چکە ماوەی 15 ساڵە بۆ نمونە ئەو دوای عێراقی نوێ بۆچی خۆپیشاندانێکی ئەو بەرفراوان نەکراوە تەنها مثلا لە ئەم ساڵ لە مانگی حەوت بە شێوەیەکی بەرفراوان دەستی پێکردو ئێستش دووبارە دەستی پێکردوێتەوە دوو هۆی ڕاستەخۆیە تاوان ئەم هینانە ئەم کەمی خزمەتگوزاری ئەوانە سەرتاسەری عێراق هەیە و لە بەسرە دەمێکە هەر هەیە بەڵام دوو هۆکار ئەم ساڵ بوون بە هۆی ئەو تەقینەوە یەکێکیان پلەی گەرمی ئەم ساڵ زۆر لە هەموو ساڵەکانی لە تەجاوزی کرد لە گەرمای ساڵەکانی ڕابڕوو ڕەنگە بگەڕێتەوە بۆ 100 ساڵ 200 ساڵ لەمەوە پێش هەبوو بێ بەڵاست ئەو کاتە بەسرە مشیلەی ئاوی سوێری و ئاوی شیرینی نەبووە ئەنجا ئەمساڵ پلەی گەرمای زۆر کەمی کارەبا و نەبوونی ئاوی شیرین بۆ خواردنەوە منطقەتەوە مەسەلەن ئاو نەبێ خۆ بشوێ لەو گەرما زۆرەیە بەسرا وەکو ئێرەش نییە پلەی گەرمای سلەیمانی بگاتە 55 ئەوانە زۆرە ناڕەحەت ناکات چکە ڕادەی شێ نزمە لێرە لەوێ ڕادەی شێ بەرزە ئەوانەی کە نەخۆشی دڵ و ڕەبۆ ئەوانەیە هەنەیە ئەمرن ڕادەی کە وەختێ دەرەجەی حرارە بەرزە بێ و ڕادەی شێش بەرزە بێ لە هەوایە هەناسەی بۆ نارێ ئیتر ئەمرێ لەبەر ئەوە خەستەخانەکانیش تەحملی ئەوە ناکەن ئەو هەمووی کە بە گەرما و بە پیسی ژینگەوە تووشی نەخۆشی کتوپڕ و ئەوانە ئەبن مەسەلەن ڕشانەوەی ئیسهالیە تەنگە نەفەسی ئەوانە خەستەخانەکانیش خەدەماتیان ئەوەنە نیە فریای عیلاجکردنی خەڵک بکەون لەبەر ئەوە ڕۆژ لە ڕۆژ ناڕازایەتەکان زیاترە بێ لە هینێکەوە دیالێکتیکە وردە مەسەلەن گۆڕانکاری نەوعی چۆنە بێ گۆڕانکاری کەمیکەڵەکە بێ وەکو ئاو مەسەلەن ئاو تۆ بیخەرە سەر ئاگەر لە ژێر سەفریشەوە بێگەر بە سەهۆڵیش بیخەی ئەو سەوڵەکە توێتەوە وردە ئاوەکە تا نەبێ بە پلەی 100 ئاو لە پلەی 100 میئەویە میئەویە ئەبێ بەهین ئەبێ بە هەڵم باشە ئەمە پێی ئەوترێ لە یەکەوە لە ژێر سفرەوە کە سەرەکەوێ پلەی گەرمی ئاوەکە هەتا ئەگاتە سە پێی ئەوتێ کەڵەکەبوونی چەندایەتی کەڵەکەبوونی چۆنایەتی لە دوای ئەوەی کە ئاوەکە گەیشت بە پلەی سەر لە شلەوە ئەگۆڕێ بۆ هەڵم بۆ غاز باشە ئەمە شواهیە ئەو معاناتانە هەمووی کەڵەکە بووە کە گەیشتۆتە پلەی سەر لە پلەی سا ئیتر ئەگۆڕێ بۆ ئەو ناڕزایەتەیە کە ئەیبین زۆر باش بەس کاردانەوەی زۆر هەبوو لەسەر بەرپرسی زۆر قسەیان کردبوو لەسەر ڕووداوەکانی بەسرا لەسەر تون و توژیەکانیان لەسەر خۆپیشاندنەکان لە ناویشاندا مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان پامێکی ئاراستە کردبوو کە باز لەوە کاتەی سەرسوورمانە کە دەوڵەمەندترین شاری دنیا خەڵک بەدەست کێشنەبووی ئاوی خواردنەوە بناڵێنەوە باسی پشتیوانی و هاوسۆزی دەکات تۆ چۆن لەم پەیامە دەڕوانی ئێمە وەکو خەڵکی کوردستان و کۆرێن دەوێت چۆن تەماشای ڕووداوەکانی بەغداد بکەین خۆی قسەیە زۆر ڕاستەکە جێگەی سەرسوورمانە شارێکی دەوڵەمەندترین شاری دنیا ئاوا بێ بەڵام جێگەی سەرسوورمانیشە تۆ وەختێک لەگەڵ داعشا شەڕەکەی بازرگانیش لەگەڵ داعشا بکەیت لە ڕاستیە جێگەی سەرسوورمانە کە خۆپیشاندەری سلێمانی و هەولێر بێنە سەر بارەگای حیزب و حکوومەت ناڕزایی دەربڕن لێرەش بە گولە وەڵام درانەوە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە 10 شەهید هەیە لەگەڵ سەروی 1000 برینار تاوەکو ئێستا شەهیدەکان بە دەست زۆڵمی دەسەڵاتەوە ئەناڵێنە تاوەکو ئێستا کەسیان مافی خۆیانیان وەرنەگرتووە جێگەی سەرسوورمانە لە ڕاستیە کە شارەکانی ئێمەش بە تایبەتی هەولێر داگیرکرا و خەڵک ناتوانێت هەناسەی تێبا مامۆستا لەسەر حەقی خۆی لە هەولێرە مزاهرەکە دەسوپێوەنەکانی حیزبەکەی
مەسعود بەرزانی ئەچن لە شەق لە ناوگەڵی مامۆستا هەڵەیەن دکتۆر هاتۆتە سەر جادە ناڕەزایی دەربڕیوە لەسەر مافی خۆی گراوە بە محکەمە لە هەولێرە ئەمانە هەمویان جێگەی سەرسوڕمانن جێگەی سەرسوڕمانە برازاکەی کاک مەسعود بەرزانی دەستی ناوەتە بینەقاقەی سلێمانی و خەریکە ئیخمکێنێ با کاک مەسعود بە برازاکەی بڵێ جێگەی سەرسوڕمانە تۆوە لە شارێکی قارەمانی وەکو سلێمانیەکەی کە لە تاریخا پێڵەن شاری هەڵمەت و قوربانی ئەوە کەمەربەندی 120 تەواو بوو لە سلێمانیە وا دەستیان کردەوە بە کەمەربەندی جادەی کەمەربەندی 150 مەتری سلێمانی لە 2008ەوە سەمەتریەکی وە دەرچوە هەتاوەکو ئێستا نایڵەن جێبەجێ بکرێ ئەمانە هەموو جێگەی سەرسوڕمان جێگەی سەرسوڕمانە کە هەتاوەکو ئێستا ئەم کاک مەسعودەی کە سەرسوڕمانی لە وەزع دەرەبڕێ سنووری بینی سنووری دێگەڵەی نەسڕیوەتەوە و هەتاوەکو ئێستا ڕەبایەی حیزبەکەی خۆی بەهێزەکە لەسەر لە بینی سنوور و دێگەڵ جێگەی سەرسوڕمانە لە دۆڵی سماقولیەوە کە ئەچی بۆ هەولێر سەیتەرەیەکی لە سنووری یەکێتی دەرەچی ئەمە سەیتەرێکی یەکێتیە دوای 150 متر 200 متر سەیتەرەیەکی پارتی دانراوە ئەمانەش هەمووی جێگەی سەرسوڕمانن ئەگەر کەچەڵ دەرمانساز وایە دەرمانی خۆیە کرد با دەرمانی سەیری خۆی بکات باشە بەس ڕەنگە بڵێن لە هەرێمی کوردستانە خزمەتی زیاتری خەڵک کراوە بە بەراورد بە شارەکانی عێراق یاخود خەڵکی کوردستان ئەو معاناتەی هەیە کە بۆ نمونە ئێستا ناوەڕاست و باشووری عێراق خۆ پیشاندان دەکەن طبعا بەڕادەی بەسرە نیە بەڵام بەڕادەی بەغا عینە معاناتمان هەیە لەگەڵ هەنێن لە شارەکانی کە عینە معاناتمان هەیە ئاوی خواردنەوە ئەو وەزعی خواردنەوەی ئەوە کارەبایە ئێستا خەڵک ئاو کارەبا خەڵک خۆی لە گیرفانی خۆیەتی کارەبا ئێستا مۆلیدەیان گەیاندۆتە مانگی ڕابردوو هەموو ئەمپێرێک 1500 دینار بووە فەقیر و هەژار ئەمە لەکوێ بێنێ ئیشیان چییە بە ئەم هەموو سام ئەم پارەی نەوتە ئەبرێت جێگەی سەرسوڕمانە کە بە ناڵێ برازاکەی ناڵێ با بە پارەی نەوت ئەم هەموو نەوتە ئەفرۆشتە پارەکەی لەکوێ باشە ئەو پارانەی جێگەی سەرسوڕمانە بازرگانی دەرمان کە دەسەڵاتدارن لە ناو ئەم حیزبانەیە دەرمانی خراپ ئەهێنن ئەیەن بە خەڵک ئەیکوژن چاوی کوێرەکەن لە جیاتی ئەوەی بازرگانە چاوچنۆکەکە بڕوا پارەکەی بە لە جیرفانی من و تۆ حکوومەت پارەیان بۆ ئەدا چونکە ئەوان دەسەڵاتدارن و خۆیان ینی باج نادەن باجی غەڵەتەکانی خۆیان نادەن ئەمانە هەمووی سەرسوڕمانە وەزعی کوردستان ئەبوو زۆر لەوە باشتر بووە چونکە کوردستان لە پێش بەغاوە بەغا دوو شەڕ وێرانی کرد دوو شەڕ بەغای وێران کردووە بەسەری وێران کردووە کەربەلا و نەجەفی وێران کردووە ئەوان شارەکانیان بەرشەڕ و بۆردومان وانە کەوتون ئێمە شارەکانمان لەبەرەوە شەڕی خەلیجی یەکەم و شەڕی خەلیجی دووە لەبەر ئەوەی کە شەڕی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن ئەوانە هەمویان تێک چوون بەسەریا هەرچی مەنشەعاتیان هەیە پردەکانیان تەقێنرایەوە دوای دروست کرانەوە باشە بەڵام ئێمە لێرە شارەکانمان هین بوو شارەکانمان هەمووی سەلامەت بوو لە هیچ شەڕێکە شاری ئێمە بەر کاولکاری نەکەوتەوە لە دوای نەوەتە دووەوە بەڵێ لە دوای هینەوە هەر بەر نەکەوتووە ینی لە سەردەمی سەدامە زوڵم لە ناو شارەکانە هەوە بە شارەکان نەڕوخێنراون لە دوای ڕوخانی سەدام حوسێنیشەوە نەبوو ینی لە زمانێکە شاری ئێمە مەسەلەن لە هەڵەبجەی لێ دەرچێکە بەرکیمیاویراوە ئەوە لە ئەنفالەکانە هەندێک قەزا و ناحەی ئەوانەی کە بە حەزناوی نابوون مناطقی محرمە ئەوانەی کرد بەڵام سلێمانی و هەولێر و دووهۆک نەڕوخێنراون باشە ئەوان بۆ نمونە هەمان ئەو داواکاریانە هەن خەڵکی کوردستان کە بۆ نمونە ناوەڕاست و باشووری عێراق خۆپیشاندانیان کردووە مەسەلەن ئەگەرم داواکاریان بۆچی مەسەلەن خەڵک لێرە خۆپیشاندان ناکەن والله ئەوە پرسیارێکە لە ڕاستیە ئەم پرسیارێ پێویستی بەوە هەیە بەداخەوە ئێمە مەراکیزی بەحسی علمیمان نییە بەداخەوە جامیعەکانیشمان لە ئاستی ینی جامیعان نین لە ڕاستیە ئەوی ڕاستی بێ جامیعان نین بە داوای لێبوردنی زۆرەوە بۆ هەموو ئەو هەزاران مامۆستایی لە جامیعەکانی کوردستانە دەرسەڵێنەوە بۆ ئەو سەدان هەزار تەلەبەی لە جامیعەکانە ئێستا تەلەبەنیان تەخەڕوجیان کردووە مستەوای علمی ئەوەنە نزمەمانە ئەم نەخۆشیە کۆمەڵایەتیانە هەمووی پێویستی بە بەحسی علمی هەیە ئەبێ بینەکان کۆلیژە ئینسانیەکان بێن بەحث بکەن لەسەر هەموو مەسەلەن کولیەی طب لێرە بچێت بەحث بکە ئەمە هەموو سەرەتانە بۆچی
مشهورێکی بخۆی بۆچی ئەم هەموو سەر ئەم هەموو سەکتەی قەلبیە جاران سەکتەی قەلبی و جەڵتەی دەماغ و ئەوانە لە گەنجی نەئەیە بۆچی ئێستا لە مناڵیش ئەیات ئەمە کەس بەحسی لەسەر ناکە بۆ ئەم میلەتەی ئێمە لەسەر ڕای ئەو هەموو زوڵمە ینی لە هەزارە یەکی نایەتە سەرجادە داوای مافی خۆی بکە بۆچی پرسیارە ئەمانە بێ کولیە ئینسانیەکان کە بەحسی لە مەجای مجتەماع علمی ئیجتیماع خوێنن بێن ئەم بەحسانە لە مەیدانی بکەن ئێمە هەمووی وێرانە بەسەریەکەوە لە پێش هەمووی جامیعەکانمان خۆپیشاندانیش کرا بێ پەیوەندی بەوە بێ کە دەسەڵات وەڵامی نەداوەتەوە بۆیە ڕەنگە خەڵک لەم قۆناغشدا خۆپیشاندان دەسەڵات باکی نییە لەبەر سەبەبی ئەوەی طبیعەتی ینی طبیعەتی ئابووری کوردستان و عێراق ئابووری ڕێعیە ئابووری ڕێعی دەسەڵاتداران منەتیان بە خەڵک نییە چکە لە ڕێگەی زەراعەوە ناژی تا باش لە جوتیارەکان وەربگرێ و حکوومەتی پێبڕەوە بەرێ لە ڕێگەی سەناعەتەوە ناژی مەعاملەوە ناژی تا باج لە خاوەن مەعمەلەکان وەربگرێ و حکوومەتی پێبڕە بەرێ حکوومەتەکەی ئێمە و حکوومەتەکەی بەغا هەردووچیان پارەی مۆڵینەوە بەبێ عارق ڕۆژانە اینێکی خوایە ئەنتاجێکی خوایە خوایاوێتی ئەچن ئەیفرۆشن ئەوە نەیکە ویژدانیان نییە بڕێکی ئێن بە خەڵکەکە و بەخشێکی زۆری ئەدزن بۆ خۆیان لەبەر ئەوە لەو بەشەی کە بە خەڵکی ئەدەن ئەچن لە ڕێگەی پۆستەوە خەڵکی پێکردن ئەچن لە ڕێتۆ ئەزانی لە عێراقا قانونێکی قانونی جۆرێکە لە زمانی ئیجتیماعی ئەوەی هینی تۆڕی کۆمەڵایەتی هەموو کەس ینی لە کەمترین بڕی لە 150 دەست پێەکە ئەم دوو حیزبە لێرە لە ئەو کاتێک کە بودجە ئەهات لە تاوەکو 2014 بەشێکیش ئەوە بوو هی تۆڕی کۆمەڵایەتی ئەهات ئەمانە ئەیاننا مقڕە حیزبیەکانی خۆیانە مەسەلەن ئەم 150یان لە ئیدارەی سلێمانی ئاگادار مۆیان لێکردووە نازانم لەوەی هەولێر چۆنیان لێکردووە ئەم 150یان داوەش ینی هەموو پیرێژنێک یا پیرە پیاوێک 3500 دیناریان ئەیانێ 3500 دینار ئەمە دابەشیانە کرد و ئەیانان مەیل ئەیاننا بە ئەوانەی خۆ یا خزمەکانی خۆیان یا ئەیاننا بەو فەقیر و هەژارانەی ئیتر بەم 3500 ویژدانی ئەکڕێ لە هەڵبژارنا ئەیبا بۆ دەنگان ئەڵێ ئەگەرنەیەی من موچەکە دەبڕم ناویشی نابوو موچە 30000 پارەیە تۆ ئینسانی پێ ئینسانیان تەحتیم کرد ئەم دوو دەسەڵاتە لە 35 ساڵ حیزبی بەعز ئیشی لەسەر تێکشکانی بە علمی بە طریقەیەکی سیستماتیک ئیشی لەسەر تێشکانی ئینسانی کورد کردووە نەیتوانی بەقەردەر لە ساڵی ئەم دەسەڵاتە کوردیە ئینسانی کورد تێک بشکێت لە چڕۆیەکەوە زیاتر لە بازی ئینسانی نەفسیەتی ئینسانی کوردی تێکشکان حیزبی بەعز مەسەلەن 300 ئێمە جاشمان هەبووە بە جاشەکان سەرۆک جاشەکان معاشەکان ئەوە زۆر بوو بە 1-2 ساڵ ئەبوون ئەدران ئەبوون بە ملیۆنێری دینار باشە کەچی ئەمان هاتن بە ناوی کوردایەتیەوە ئینسانی کوردیان وا تێشکان لە کاتی هەڵبژاردنەکانە بە کارتێکی 5,000 ئاسیا یا بە کارتێکی 10,000 کۆڕک ویژدانی خەڵکەکردنەوە چەند دەنگی پێتە زویرەکەن لەبەرەوە ئەو پڕی نامەسئولیەت ئەمە خیانەتی عوزمایە ڕۆژێ لە ڕۆژان بێت لەسەر ئەمانە بیانە بەدادگا خۆی دەسەڵات بە سیستماتیک ئینسانی کوردی تێکشکانەوە لەبەرەوە توانێت ئەوەشی نەماوەداوای مافەکانی خۆی بە بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز محمود ڕەزا ئەمینێندامی پێش و پەرلەمانی عێراق سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتانەوە.